فەرزن تۆ ئاسنێکە بەکاردێنی بۆی بیکەیتە کیلۆ بۆچی ئاسن بۆچی فەرزن شتێکی ترنە لەبەرەوەی ئاسن توانای پاراستنی چی هەیە ئەو سنگەی خۆی هەیە کە هەیەی بەڵام شتێکی ترماندا ناتوانای پاراستنی ئەوەی نییە لەبەرەوە زۆرجار لە بازار دەبینی لە جاتی کیلۆ بەردێکیان داناوە یا کیلۆ ڕسمی کە دروست کراوەیانی فۆرمێکی تایبەتی پێدراوە تەمەەن فۆرمەکەش هیچ تەسیری نیە لەسەر کیلۆیەتی کیلۆکە ینی ئەو فۆرمێکە ئەمە دەیدن بە کیلۆکە کیلۆکەی نەکردەوە بە کیلۆ نەیکردوێتە بەو پێوەرە ئەوەی کە کردوویەتی بەو پێوەرە چییە وەزنەکەیەتی ئەو کێشەیەتی کە هەیەی جا لێرە ئەوەی دەبێت نەگۆڕ بێ لە پێوەرەکە دەبێت چی بێ دەبێت ئەوە بێ کە ئەو شتەی تر لەگەڵ یا مطابق دەبێتەوە یعنی دەبێتەوە بەیەکەوەی کە پێوراوەکە لەگەڵ پێوەرەکە یعنی ئێمە پێوەەر بەکاردێنین بۆ ئەوەی لەناو ئەم پێوەرە جێگیرە یەکە چی بکەین هەموو ئەوانی تر وا لێ بکەین هەمان شتیایانە هەبێت لەبەرەوە پێوەرەکە جێگەی کول دەگرێتەوە وەکو شتێکی کول وایە بەرامبەر بەچی بەرامبەر بە جزئەکانی بەرامبەر بە دەرکەوتەکانی ینی کیلۆ لێرە وەکو خۆی وەکو پێوەرێک دەبێتە شتە ئەسڵیەکە ئەوانی تر دەبنە چی دەبنە شتە سێبەرەکە ینی ڕاگوزەرەکە بۆچی چونکە ئەوان وەکو خۆیان ناتوانن بمێنەوە کەواتە بۆ پێوەەر بۆەوەی ئەمە شتێکدانی دەبێت ئەوەی کە تایەتی بەجێگیری بێنێتەوە جا دەڵێ پێوەرمان نییە بۆ بەخت بۆچی چونکە ئێمە شتێکمان نییە بەخت بپێوێ بۆ بەخت خاصیەتێکی نییە کە دووبارە بێتەوە تاوەکو ئێمە وەری گرن و لە شتێکا جێگیری کەن و پێوین بڵێن ئەمەیان بە بەخت ڕوویداوەیە بە بەخت ڕووی نەداوە